چەند ڕۆژێکە گرفتی زەوی و زار بەرۆکی گوندنشینانی سنووری سەرگەڕانی گرتووەتەوە. ڕۆژی دووشەممە سوپا هەڵیان کوتایە سەر حەوت جوتیاری سنوورەکە و بە زەبری هێز بەڵێن نامەیان پێپڕکردنەوە کە زەویەکانیان نەکێڵن. مامازات یەکێک بوو لەو جوتیارانە کە لە ڕێگەی کورسات نیوزەوە پێشێلکارەکانی سوپا دەگەڕێتەوە. گوتی لا دەبی تەعاودی پڕکەیەوە، گوتم تەعاودی پڕ ناکەمەوە، گوتی بەخوا دەی پڕکەیەوە. تەعاودیان لێوێن دەرێ پێپڕکردینەوە على ئەساس ئیش بەبیری نەکەین، وەچی ئیشمان بەبیری نەکرد ئەمە چ دەکەین دادنیشین لە گوندی چ دەکەین؟ وەڵڵی ئەمن ڕزام لە کاک بابیلیا، ڕزام لە کاک بابێریا، ڕجا بە ڕجا بەو شتەی هەرستی. لەو کاتەدا وەک تیمی کورتسات نیوز سەرقاڵی ئامادەکردنی ئەم ڕاپۆرتە بووین، هەواڵ درا بە گوندنشینان کە هاوردەکان هاتوون بۆ داگیرکردنی زەوی و زاری جوتیارانی گوندی شەناغا، بەڵام وەک هەمیشە جوتیاران کۆبوونەوە و ڕێگەیان لەم پیلانەی عەرەبەکان گرت. زانیاریمان بۆ هات کە هەندێک لەو عەرەبانی کە پێشتر هاتوونە ئێرانە گوندی شەناغا هاتوونە ئێرانە پیاڵێن هەر هاتیشن، ئێمەش بەرزاییەکان و جادە و شەقام و دەور و بەری گوندەکانمان هەموو گرت بەڕاستی. ئیتر نازم لە ناو زەی شۆ هاتن لە کاتەژ گەیشتە ناو گوند و بە شتێکی مفازی لێمان پێیا بوون و ئێمەش بەڕاستی دەورەمان گرت. دەورەی چۆن دەوری گوندەکە هەموو بەرزاوی شوێنەکانمە هەموو گرت، هەتا کارگەیشتەوەی جێش تەداخلی کردو. لەگەر چەند زابتێکی عسکەری بەداخەوە سوپا لەگەریانە هاوکاریانن بۆی ئەم دەیانە ئێمە دیسان داگیرکەنەوە سەر لە نۆ خەڵکەکە ئێمە دەربەدەرکەنەوە. مش داوای لە قیادەی کوورد دەکەم بەڕاستی هەموو پەرلەمانتارەکانی شاری کەرکووک بێنە سەرخەت با بێنە سنوورەکە ئێمە کۆنگرێکی ڕۆژنامەیی بکەن کاکە خۆتان وەرن پەرلەمانتارن چۆن کاتی خۆی لە 3 سال بەر لەوە پێش تێکی وامان کرد ئێستاش بابێن لوزنەی ئەمن و دیفاعیش بابێ بزانی سوپات ئێمە بە ڤیدیۆ نامانە سوپات تەداخل دەکەن. ماوەی 6 ساڵە هاوردەکان هەوڵی داگیرکردنی زەوی و زاری کورد دەدەن، بەڵام بە هەوڵی خەمخۆران و خودی جوتیاران توانراوە ڕێگا لە تەماحکاریان بگیرێت. قیادەی یەکێتی بە تایبەتی کاک باڤێر کاک قوبات هەرچوان لەسەر خەت بوونە لە دوێنێەوە من پەیوەندیم لەگە برادرانی سەرو هەبوو کاخوا کاک باڤێر لەسەر خەت بوون لەگە وەزیرە بەڕێزەکان ئەنا پەرلەمانەکان کاک هیوا لێپرسایی مەڵبەندی خۆمان ئەمانە هەمووی 2 ڕۆژە لە خەتن تا توانیانە ئەم هەوڵە نەزوەکەی ئەم هاوردانە لەباربەرن دەخوا بە زیاد بێ لەبار چۆ و ئێستا و خەڵکێکی زۆریش خەڵکی گوندەکان لێرە کۆبوونەوە بۆ دیفاعکردن لە گوندەکانیان لە هەر شوێنێک هەر شتێ ڕووبدا خۆشبەختانە خەڵکی سنوورەکە دانیشتوانی گوندەکە جوتیاران بەیەکەوە بەدەستە جەمعی بەرامبەر بە نیارەکان بەرامبەر بە هاوردەکان ڕائوەستین تا نەتوانن شوێنەکانمە لێداجەکە. گوندەکانی پەڵکانە و شەناغە و گابەرەکە و خراپە و سەربەشاخ قورستری ململانی خاوەنداری زەویان تێدا دەگوزارێت. هەوڵی هاوردەکان بە پشتیوانی سوپایە بۆ دەستگرتن بەسەر زەوی ئەم 5 گوندەدا. لە داکۆچیکردن لە زەویەکانیان و پاراستنی ناسنامەی خاکەکەیان گوندنشینان وەک هەمیشە یەکگرتوون. ئەمڕۆژ بە یەکگرتووی توانیان کۆتایی بە هەوڵێکی شکست خواردووی عەرەبە هاوردەکان بدەن کە دەیانویست زەوی و زاری جوتیاران داگیر بکەن. کارۆن محەممەد کورتسات نیوز گوندی شەناغا لە سنووری ناحیەی سەرگەڕان.